5 ڕۆژ دەبێت ناوەندی قەزای بازیان و چەند ناحیە و گەڕەکێکی ناو شاری سلێمانی بێئاون. هۆکاری بێئاوبوونی قەزای بازیان بۆ شکانی بۆری ئاوی سلێمانی دووکان لە نزیک تاسروجە دەگەڕێتەوە. هاوڕێ حسێن بەڕێوەبەری ئاوی بازیان بە 964 ڕاگەیاند. بۆریەکە لە نزیک تاسروجە شکاوە و بازیان و تەکیە و چەمچەماڵیشی گرتووەتەوە و بەشێکیانی بێئاو کردووە. بەڕێوەبەری ئاوی بازیان وتیشی ئێمە لە بازیان 9000 هاوبەشی ئاومان هەیە و سەرجەمیان بێئاون. بەکۆی گشتیش بەهۆی شکانی ئەو بۆریەوە نزیکەی 350,000 هاوڵاتی بێئاو ماونەتەوە و نازانرێت کەی بۆریە شکاوەکە چاک دەکرێتەوە. وەزارەتی خوێندنی باڵا دەڵێت هیچ کێشەیەک لەبارەی دابەشکردنی دەرماڵەی خوێندکارانی زانکۆ و پەیمانگەکان نییە و لە هەر شوێنێک پارەی کاش هەبێت دابەشکردن بەردەوام دەبێت. دکتۆر توانە نەجەف بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە 964 ڕاگەیان. لای وەزارەتەکەیان کێشەی دەرماڵەی خوێندکاران نییە و بڕیاری بۆ دەرچووە و بەردەوام دەبێت. وتیشی کێشەکە لای گەنجینە و بانکەکانە کە بەپێی ئەو پارە کاشەی هەیەە دابەشی دەکەن، بەڵام دەرماڵەی هیچ خوێندکارێکی زانکۆ و پەیمانگەکان نافەوتێت. دەرماڵی خوێندکارانی ناو شار مانگانە 40,000 دینارە و ئەوانەی دەرەوەی شارەکانیش مانگانە 60,000 دیناریان پێدەدرێت. دانیشتوانی گوندی چوار کڵاو لە ناحیەی قۆرەتووی ئیدارەی گەرمیان لە دژی تەلبەندکردنی سنووری گوندەکەیان گرتبوونەوە. ناڕەزایەتی ئەو هاوڵاتیانە دوایەوە هات بۆ دیاریکردنی سنووری نێوان عێراق ئێران. وەزارەتی ناوخۆی عێراق بڕیاری داوە و ناوچانەی هاوسنوورن لەگەڵ ئێران تەلبەند بکرێن. محەممەد ساڵح ئەنجومەنی گوندەکە بە 964 وت ئەو شوێنە هیباب و باپیرانیانە و ڕێگە نادەن تەلبەندی بکەن و داواکارن لەو سنوورەدا زیاتر نێنە پێشەوە. ماوەیەکە تەلبەندکردنی سنووری نێوان عێراق و ئێران کێشەی زۆری لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بە تایبەتیش گەرمیان دروست کردووە. بەهۆیەوەی ڕووبەرێکی زۆری خاکی هەرێم بەهۆی تەلبەندکردنەکەەوە بەلای ئێراندا دەچێت. پشوویەکی خۆش.